سێ سەبەب و هۆکاری ڕئیسی کە چۆلبوونی گوندەکە. یەکەمیان نەبوونی قوتابخانە، هەرچەندە قوتابخانە هەیە بەڵام بە شێوەیەکی کاتی داخراوە لەبەر ئەوەی ئەو هەندە مارەی لێ نەبوون کە تەلەبەکانی بچنە قوتابخانەی. دووەمین قوتابخانەیەکی 6 پۆلیە هەتا پۆلی 6 لێ خوێنی و ئیدیکا کە ئەوانەی ئەچنە سانەوی دەبی وەڵعاسر لێرانە نەتوانن بخوێنن، هاتوو چۆن ناکرێ بە زستانە. سەبەب و هۆکاری چۆلبوونی گوندەکەی بەڕاستی ئەگەڕێتەوە لۆ حکوومەت. ئەوانەی کە گوندا ئاودان ئەکەنەوە، ئەو کەسانی کە گوندا ئاودانەکەنەوە بریتینە لە شوان و گاوان و فەلاع و ئەوانە. حکوومەت لە پێشە یعنی بەرنامەیەکی وای هینا شوان و فەلاع و شوان و گاوان و فەلاع و ئەوانەی هەموو هینان کردیە معاشخۆر و معاشی پێدان و ئیدیکە خەرک باریان کرد و ڕۆیشتن بۆ شارەکان. گوندەکان بەرەو چۆلیاتن. سێمین هۆکاری چۆلبوونی گوندەکان ئەو فەلاعانەی کە ئیش ئەکەن لە گوندی بەڕاستی ئەو داهاتەی کە ئەیان هێتە دەستی وەکی ترێ و تەماتە و یاخود جویز و ئەو جۆرە شتانە بەڕاستی چونکە حکوومەت بەرنامەیەکی وای نییە لە کاتی پێگەیشتنی ئەو بەرهەمانە بەرهەمی ئەوەی کە لە دەرەوە ڕادێ قەدەغەی بکە لەو خاتری ئەوەی بەرهەمی فەلاح پارەی بکە. بۆ نمونە برێن جویزی ئەمریکی، جویزی ئۆکرانی، جویزی ئیسرائیلی هەمووی بە پیکابە سەریان بە دوێ کۆناوی جویزی ئێمە پارەی ناکە ئەوە یەک. لە کاتی پێگەیشتنی ترێ بڕۆ ترێی هەموو جیا ترێی دەرەوە بەڕاستی دێتە ناوە خۆی ئێمە لەبەرەوەی ترێکەشمان هەر پارەی ناکات. تەماتە بە هەمان شێوە. ئیدیکە فەلاح کە بزانی بەرهەمەکەی پارەی ناکە هەموو سارێ لەسەر قەردار بیتەوە بەڕاستی ئیتر ماربارەکە لۆ شاری و پێویست بە هەموو ماندوو بوونەی ناکە بە بەلاش و عەلاش. لەبەر ئەوەیە سەبەب و هۆکاری چۆلبوونی گوندەکان هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو سەبەب و هۆکار. کەموکورتەکانی ئەو گوندەش کۆمەڵێک کەموکورتی هەیە کە کەموکورتەکانیش زەقن پێویستە چارەسەر بکرێت. لەوانە هەرگیرانی قوتابخانە مەکتەب کە ئەمە هۆکارێکی سەرەکی بوو بۆ چۆڵبوونی گوندەکەمان. ڕێگاوبان بەداخەوە پڕی تاسە و چاڵە و قۆرد بووە. ڕێگاکەر بەهۆی لەوەرزی زستان بەهۆی بارانبارینەوە هەستانی ئاو لافاوە زۆربەی ڕێگاکان تێک چوونە. پێویستە بنکەیەکی تەندروستی لێرە هەبێت چونکە بەو پێی لە وەرزی هاویندا لە وەرزی بەهار و هاوینشدا گەشتیارێکی یەکجار زۆر سەردان دەکات و هەروها خەڵکی ئێرانەش سەرقاڵی فەلاعات و زەرعاتن. هەروها یەکێکی تر لە کەموکورتیەکان مەشروعی ئاوەیە کە تا بەداخەوە تاکو ئێستا مەشروعی ئاو بۆ گوندەکەمان جێبەجێ نەکراوە. لە ڕووی مێژویەوە گوندی فەقیان مێژوویەکی کۆنی هەیە. مێژووە کۆنەکەی ناڵێن بەڵام ئەگەر بینە سەرباسی مێژووی ئیسلام کە لە دروستبوونی مزگەوت شوێنەوارێکی کۆن کە لە سەردەمی غەلیفەکان شوێنەوارەکەی مابووە کە ئەوە ئەسەلمێنێت گوندی فەقیان گوندێکی لە سەردەمی کۆنەوە ئاستی خوێندەواری و خوێندنی لە فەقی و عوجرەی هەبووە کە تیایدا چەندین مامۆستا مەلا بڕوانامەی ئاینی پێبەخشراوە. بەڵام بەداخەوە ئێستا خوێندەواری لەو گوندە نەماوە. هەر لە سەرەتای دروستبوونی هەر شۆڕشتێک گوندەکەمان لە پێشەوەی هەموو کەسێک بوو یعنی لە سەنگەری یەکەمدا بووە لە بەرگریکردن کە چەندین شەهید و ئەنفالمان هەیە لە گوندەکەمان. ئەو هەموو خەباتەی کە لە گوندەکەمان کراوە بەڵام حکوومەت لە ئاست پێویستی گوندەکەماندا نەبووە لە هەموو بوارێکدا کەم تەرخەم بووە. ئەو گوندە بەشی هەرە سەرەکی کە بەناوبانگ بێت بە ترێ بەناوبانگە یەکەم شت کە ڕەزەکی دێمی یەکجار زۆری لەیە کە ئەگەر بێت و ئەو ڕەزە دێمانە حکوومەت یارمەتیماندا ساردخانەیەک دابدرێت ئەو ساردخانەی تیادا ئەو بەرهەمە زۆرەی کە لە وەرزی پاییزدا کە هەرزان بازاڕەکرێت ئێمە لە ساردخانە هەگرین بۆ ئەوەی داهاتی ناوخۆی لە وەرزی زستانە و تاکو بەهارە بمینێتەوە
و دووەم ئەو شتێک کە پێی بەناوبانگە گوێزە گوێزێکی زۆرمان هەیە مەسەلەن لەوانەیە بەشی ناوخۆی زۆربەی شارەکان بکات بەڵام بەداخەوە حکوومەت هیچ یارمەتیمان نادا ئەگەر بێت و یارمەتیماندا لە زۆربەی گوێزەکانمان تووشی عیلەتە بێت تووشی کرمبوونە بێت پێویستە حکوومەت دەرمانمان بۆ دابین کات ئەو مادانە دابین کات بەهۆی قەڵاتچۆکردنی هەندێک لە کرمەکان یان هەندێک لەو ڤایرۆسەی کە ئەو دارگوێزە تووشە بێت بەرهەمی سماقیشمان هەیە سماقش یەکێکە لە بەرهەمە گرنگەکان کە سەردەمانی خۆی لێرە ڕەوانەی سووریا و چەندین وڵاتی تری شەکرا بەڵام ئێستا بەرهەمەکە هەرزان بازار بوو ئەوەش بەهۆی ئەوەی کە لە دەرەوە بەرهەمی تر دێت شاوبەی شاورە با تازە کەرمێ